ناوم کامەرانە وڵایت ئەم کەپرەمانداناوە بۆ کەسابەت ئەوە ڕاستی بێ کەسابەت بازاڕیش زەعیفە بازاڕیش زەعیفە و هەندێک شتیشمان کە پێگات ئەوەی ڕاستیوە ئێستا شتی خۆماڵیمان پێگەشتووە وەکو خەیار و بامی ئەو شتانەمان پێگەشتووە بەڵام شتی خۆمان کە پێ ئەگات پارە ناکات ئیسا ئەکسەرەتی شتەکان سووریە و ئێرانی شووتی ئێرانیە و کاڵەکەیە جنوبە و شتی خۆماڵیمان پێگەشتۆ بەڵام پارە ناکە شتی خۆمان پێ ئەگات ئیسفادەی لێ ناکەن حکومەت سووریە تورکیە ئەوانە زیاترێتە ناوە حکومەت ئەگەر پلانی هەبێ ئەو ڕێگانە قەتەکە شتێکی خۆمان پارەکە وەڵایی گەشتیارمان زۆر مشتری گەشتیارمان زۆرە و کاتە جومعان و پێنجشەوان سەژ بەنسبەت ڕەمەزان وەر خەڵکی منتیقەکەی منتیقەی شارە زوورە و خەڵکی دەرەوەی ژێ هەولێرە زاخۆیە هەموو لەونە مشتری و معامیلمان هەیە لێرە تقریبان ئێمە 5 ساڵێکە هەبێت وڵا خەڵکی ئەم منتیقە لەسەر بەروبوومی کشت و کاڵیەژی خەڵکیش خەرگی شتی تەماتە و خەیار و تەڕەکاڵەوە شتانەیە خەڵک وەکو جاران خەرگی گوڵە بە ڕۆژێ و تەماتێ و خەیار و ئەوشتانێت لەم منتیقا میوەمان هەیە با بەرهەمێت میوەمان هەیە قۆخمان هەیە هەڵوژەمان هەیە قەیسیمان هەیە ئەو شتانەمان هەیە میوەی خۆماڵی ئەوایت لە پێگەشت نیژە وەڵی خەڵکی خۆمان حەزی لە شتە خۆماڵەکەیە ئەکسەرێتی کێ بۆ ئێمە لەوێ ئەکسەرەتی مشتریمان هەیە ئەڵێ ئەمڕۆ خیارمان هەیە خیارەکە پێگەشت و خیاری خۆماڵی حەزی لە شتی خۆماڵیە